کۆمسیۆنی بەڵای نەوت و گاز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دۆداچوونی مەیدانی دەکات بۆ کۆمپانیای نەوتی باکوور و لە ئاسیا ناردەکردنی نەوتی کەرکووکیش دەکۆڵێتەوە. ئامانج لە سەردانەکەمان ئەوە بوو کە لە نزیکەوە ئاگاداری بارودۆخی نەوت بین و ئایا کێشەکانیان واتەهی نەوتی باکوور چیە، پەیوەندیان لەگەڵ حکوومەتی فیدرالی چیە، پەیوەندەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێم چیە، ئەو گرفتانەی لە ماوەی ڕابردوو هاتوونەتە پێشیان واخود ئەو کێشانەی کە هەیەە و ئێمە وەکو نوێنەران لە وەکو کۆمسیۆنی نەوت و زەچی نوێنەرانی کەرکووک چۆن بتوانین هاوکاریان بین، چۆن بتوانین کێشە یاسایەکانیان کێشە ئیداریەکانیان بۆ چارەسەر بکەین. ئەندامانی کۆمسیۆنەکەش بۆ کورسات نیوز ڕایدەگەێنن پێویستە کەرکووک لە داهاتی پترۆدۆلاری خۆی سوودمەند بێت و هەرێم و بەغداش لە مامەڵەکردنیە لەگەڵ کەرکووکدا شەفاف بن. ئەوان باسن لەوە کرد کە ئەوان تا ئێستاشی لەگەڵ بێ هاوکاریەکی تەواوی ئەو حەقلەکانی بایحەسن و ئاوانە دەکەن کە لەلایەن کۆمپانیای کارەوە سەرپەرشتی دەکرێن وەک چۆن پێش 11/7/2014 بە هەمان شێوە لە ڕووی سیانەکردن و لە ڕووی دابینکردنی هەموو پێداویستەکانی ئەو حەقلانە و ئینتازەکەی بۆ ئەوەی بەردەوام بێ و زیاتر بێ ئەمەیان کردووە لەلایەن خۆیانەوە کۆمپانیای نەفتی باکوور، بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان نەشەفافیەتی دابین کردووە بۆ ئەوەی بزانرێت چی دەگوزارێت لەو حەقلانە و چەند دەنێردرێ بۆ دەرەوە و لە هەمان کاتیشدا هاوکاری کۆمپانیای نەوتی باکووریش ناکە کە کۆمپانیای نەوتی باکوور هاوکاری ئەوان دەکەن لە ڕووی سیانە و لە ڕووی تەشغیلەوە. شایستە داراییەکانی کەرکووک خۆی لە پترۆدۆلار دەبێنێتەوە، پێویستە ئەو نەوتەی کە بۆ هەرێمی کوردستان دەچێت شایستەی دارایی پترۆدۆلاری $2 کە بڕیاردراوە پێی موازنەی عراقی پێیان بدرێ و هەروەها گەڕانەوەی پترۆدۆلاری 2013 و 2014 و 2015 شەشمانجی یەکەم دەبێت لە حکوومەتی ئیتیحادی وەربگیرێ و ئێمە شەڕی سەرسەخت دەکەین بۆ وەرگرتنەوە ئەو شایستانە بۆ ئیدارەی کەرکووک. بە پێ ڕێکەوتنێکی نەوتیکە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم کراوە نەوتی کەرکووک بەڕێ بۆ ڕێنەوتیەکانی هەرێم هەناردە دەکرێت و دەفرۆشرێت کەسی بەغدا کەرکووکی لێ پترۆدۆلار بێبەش کردووە و هەرێمیش تەنایە قۆناغ لە بودجەکەی بۆ کەرکووک ناردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.